دەزانیت پێناسەی ئێمەی کورد لە لای جیهان چییە؟ تا ئێستا بیرت لەوە کردوتەوە گەر کەسێک لەو پەڕی جیهاندا بگەڕێت بۆ وشەی کورد و بیەوێت ئێمە بناسێت چ شتێکی لەو گەڕانەدا دەست دەکەوێت. دیارترین پێناسە و ناساندنەکانی ناوپێگە گەورە جیهانیەکان بۆ ئێمەی کورد بەم جۆرەیە. کوردەکان خەڵکانێکی نیشتەجێی ناوچە چیاییەکانن. کورد چوارەم مەزنترین نەتەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە دوای عەرەب و تورک و فارسەکان. ئەوان خاوەنی فەرهەنگ و زمانی تایبەت بەخۆیانن. زۆربەی هەرە زۆری کورد موسڵمانی سوننن، بەڵام لە چەند هۆزێک پێک دێن. لە ماوەی چەند سەدەیەکدا نەریتەکانیان لە ڕێگەی میوزیک و بەرهەمی فۆلکلۆری و چیرۆکەکانەوە گێڕدراونەتەوە کە بەشێکیان هی جەنگن. کوردەکان بەسەر 4 وڵاتدا دابەش بوون و ژمارەیان زیاتر لە 30 ملیۆن هاوڵاتیە. لە سەدەی 19ەوە ئەوڵێکی زۆر دراوە بۆ سەربەخۆییان، بەڵام بەردەوام بەهۆی شکاندنی بەڵێنی زلهێزەکان ناپاکیان لێکراوە. وەک پەندەکان دەڵێن کورد هیچ هاوڕێیەکی نییە بێجگە لە چیاکان. کەواتە بۆچی کوردەکان وڵاتێکیان بۆ خۆیان نییە؟ دوای ئیمپراتۆریەتی عوسمانی و شکستی لە جەنگی یەکەمی جیهانیدا هێزە سەرکەوتووە ڕۆژئاواییەکانی جەنگەکە لە چوارچەوەی ڕێککەوتنی ستیڤەردا ڕێککەوتن بۆ دروستکردنی دەوڵەتێک بۆ کورد. بەڵام دواتر لە ڕێککەوتنی تردا دەربارەی سنوورەکانی تورکیا، بەریتانیا و فەڕەنسا دەستبەرداری خواستی دەوڵەتی کورد بوون. کوردیش وەک نەتەوەی کەمینەی مەزن مانەوە لە ناو تورکیا، سووریا، عێراق و ئێران، بێجگە لە ژمارەیەکیان لە قەفقاس. ئەی بۆچی ئێستا کوردەکان نابنە خاوەنی دەوڵەت؟ هۆکاری سەرەکی ئەوەیە کە هەموو ئەو نەتەوە سیاسیانەی کوردیان بەسەردا دابەش بووە ڕەتی دەکەنەوە دەوڵەت و هەرێمی خۆ بەڕێوەبەری بە کوردەکان بدەن، بە تایبەتیش تورکیا. ئەوان دژی دروستکردنی دەوڵەتن، لەبەرەوەی گەر کورد دەوڵەت دروست بکات دەوڵەتەکانی ئەوان کە لێنی تێدەکەوێت تا ئاستی هەڵوەشانەوە، بە تایبەتیش تورکیا کە دەوترێت دەوڵەتی خۆی لەسەر خاکی کوردەکان و ئەرمەنەکان دروست کردووە. ئایا ڕات لەسەر ئەم ناساندنەی ئێمە چۆنە بە جیهان؟